ماوەی چەند ڕۆژێکە بارگرژیەکانی نێوان هەردوو کۆریای باکوور و باشوور ڕووی لە هەڵکشان کردووە و هەردوو وڵات جوڵەی سەربازی نوێیان کردووە. لە دوای جەنگی کۆریا لە ناوەڕاستی سەدەی ڕابردوودا بۆ یەکەم جار ڕۆژی چوارشەمە هەردوو وڵات بە موشک سنووری یەکتریان بردومان کرد. هاوکات سەر لە بەیانی ڕۆژی هەینی 4 تشرینی دووەمی 2022 سوپای کۆریای باشوور چاودێری 180 فڕۆکەی جەنگی کرد کە لە ئاسمانی دراوسەی باکووردا جوڵەیان پێکرا. لە بەرامبەرشدا ئەویش وای لە سیۆل کرد 80 فڕۆکەی جەنگی لە ناوچەکە بڵاو بکاتەوە. لە سەرەتای ئەم هەفتەیەدا پیۆنگیانگ ژمارەیەکی پێوانەی موشکی تاقی کردووەتەوە و بەشێکیان بۆ سنووراویەکانی باشوور بوون. هەروە ژمارەیەک لە موشەکەکان بالیسی بوون. ئەوەش دەرەنجامی تووڕەیی و نیگەرانیەکانە لە بەرامبەر مانۆڕیا و بەشی نێوان سیۆل و واشنتۆن کە تا شەمە درێژەی دەبێت. سەرۆکەرەکانی سوپای کۆریای باشوور سەبارەت بە جوڵە سەربازیەکانی باکوور ڕایگەیاند. سوپاکەمان نزیکەی 180 فڕۆکەی جەنگی کۆریای باکووری بەدی کردووە کە لە ئاسمانی پیۆنگیانگدا سوڕاونەتەوە. ئاماژەی بەوەش کردووە سیۆل بە خێرایی 80 فڕۆکەی جەنگی جێگیر کردووە کە ژمارەیەکیان لە جۆری FAC-5 لەگەڵ ئامادەباشیە و فڕۆکە و کەشتیە جەنگیانەی بەشداری مانۆڕا و بەشەکەیان کردووە. لەلایەکی دیکەوە جۆن کێربی ڕێخەری پەیوەندی ئەستراتیژیەکان لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا پێشتر ڕایگەیاند کە واشنتۆن زانیاری هەیە کۆریای باکوور بەنیێنی ژمارەیەک زۆر موشک و تۆپاوێژی ڕەوانەی رووسیا کردووە بۆ پشتیوانیکردنی لە جەنگی ئۆکرانیادا لە کاتێکدا پیۆنگیان پێشترە و تۆمەتەی ڕەت کردبووەوە. کێربی وتیشی کۆریای باکوور هەوڵ دەدات پشتیوانیەکانی بۆ رووسیا بشارێتەوە لە ڕێگەی ڕەوانەکردنی بارەچەکەکان بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا پاشان بۆ رووسیا. هاوکات واشنتۆن پێی وایە حکوومەتەکەی کیم جۆنگ ئون ئامادەکاری بۆ تاقیکردنەوەی چەکی ئەتۆمی دەکات. پاشەوەی لە ماوەی ڕابردوودا ژمارەیەک موشکی بالیسی تاقی کردەوە. بۆ مەبەستەش ئیدارەی بایدن داوای لە چین و رووسیا کرد نزیکی خۆیان لە کۆریای باکوور بەکاربێنن تا پیۆنگیانگ هەوڵی لەو جۆرە نەدات. ئەوەش لە کاتێکدا ماوەی 5 ساڵە تاقیکردنەوەی ئەتۆمیەکانی ڕاگرتووە. ئەوکات لۆی دۆسن وەزیری بەرگری ئەمریکا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی داوەشداریدایە کۆریای باکوور و ڕایگەیاند تاقیکردنەوەی موشەکە بالیستیەکان نایاساییە و وتیشی بەکارهێنانی چەکی ئەتۆم لە دژی ئەمریکا یان هەر یەکێک لە هاوپەیمانەکانی دەبێتە هۆی کۆتاییاتنی ڕژێمەکەی کیم جۆنگ ئون.